بەخێرچێکەن و بینەری زوو منەم کاتان باش ئەم شەو باس لە ڕۆژهەڵاتی کورسان و ئێران باکووری کورسان و تورکیاکەین ئەگەر دەرفەت هەبوو شتێکیش باسی ڕۆژاوای کوردستانەکەین. لە ڕۆژهەڵاتی کوردستان شەش لایانی سیاسی پامێکی دیاریکراویاندا 4-5 ڕۆژ لەمەوە پێش بۆ مانگرتنێکی سەرتاسەری دژبا لە سێدارەدانی سیاسی بە تایبەت لە سێدارەدانی هەردوو چالاکوان پەخشان عەزیزی و وەریشە موڕادی. دوێنێ کاردانەوەیکی باش لەلایەن کوردستانیانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بینرا مانگرتنە سەرتاسەریەکە وەکو ئەوەی کە ڕێکخراوەکان و پارتە سیاسیەکان ئەیڵێن بە نزیکەیی لە کۆی جوگرافیای ڕۆژهەڵاتی کوردستانە ڕەنگی دایەوە بینیمان کاردانەوەی ئەرێنی لەو بارەیەوە هەبوو. ئەمە سەرباری فشارەکان ئەم با بڵێن کاریگەری و ئەرێنی پەیامێکی ئاوا سیاسی مەدەنی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بۆ پەیوەندی نێوان حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و کوردستانیانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان تا چەند گرنگە و بە تایبەت بۆ دۆخێکی دیاریکراوی ئێستا کە ناوچەکە و خودی ئێرانیش پیاە تێپەڕ دەبێت چۆن ئەکرێ پرسێکی ئاوا مەدەنی هەنگاوێکی ئاوا مەدەنی سیاسی بکرێتە بەرمەبنای کۆمەڵێک تێگەیشتن و هەنگاوی دیکە بۆ هەر گۆڕانکاریەک کە لە ناوچەکەەوە لە ئێران دەکرێ بێتە دی و لەو نێوەندەشا بە دڵنیاییەوە یەک ریزی کۆدەنگی حیزبە کوردستانیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان پرسێکی هێجگار گرنگە. لە بەرامبەرە ئەمڕۆ شاندی ئیمرالی ئەوەی سەردانی بەڕێز عەبدوڵڵاو جەلانەکەن دوێنێ سەردانیان کرد بە دڵنیاییەوە وتیان سبەینێ ینی ئەمڕۆ پامێکی دیاری کراوە دەین ئەمڕۆ پامەکە درا هیچی وای تێدا نەبوو ئەوەی گرنگە تەنها ئەوە گوترا کە بەڕێزۆ جەلان لە هەوڵەکانی و لە چوارچەوەی ئەم پرۆسەیە بەردەوامە بێ بەڵام پرسێکی دیاریکراوی بنەڕەتی ترکە لە پەیامەکە هەبوو بێ ڕاستیەکەی نەبوو. ئەمە ئاماژەیە بۆەوەی کە شتێکی گرنگ نەوتراوە یان نەخێر ئاماژەیە بۆەوەی کە گفتوگۆکان قسەکان چوونەتە سەر بابەتی ئەوەندە جددی کە پێویستە ئێستا ڕایگشتی و ڕاستیەکەی دەمی میدیای پێ نەگا بۆی کاریگەریەکی نەرێنی لەسەر گفتوگۆکان پرۆسەکان دروست نەبێەوە بە دڵنیاییەوە ئەم پرسەی تایبەت بە باکووری کوردستان و تورکیاش بە هەمان شێوە پەیوەستیەکی بە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و پێشهاتەکانەوە هەیە بە تایبەت پەیوەست بە سووریا و ڕۆژاوای کوردستان. ئەم دوو پرسە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران باکووری کوردستان و تورکیا لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم. حەسەن ڕەحمان پەنا ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران بەڕێزیان لە سلێمانیەوە لە ستۆدیۆکان لەگەڵمانن زۆر بەخێربەی سوپاس دەکەم کە ئامادەی وەهاب جۆشکون مامۆستای زانکۆ و شترۆڤەکار ئەویش لە ئامەدی باکووری کوردستانەوە بە سکایپ لەگەڵمانە بێ. هەڤاڵ وەهاب ئێوەش بەخێر بێن هیوادارم زۆر زۆر باش بن. پێم خۆشە گفتوگوێ لەگەڵ زوومە ڕێزت هەیە ئەکەی ئەگەر ڕێزت هەیە ئەگەر ڕێم بەی با من لە دەسە ڕاستەوە دەست پێ بکەم لەگەڵ هەڤاڵ حەسەن ڕەحمان پەنا. هەڤاڵ دووبارە بەخێر بێی پێم خۆشە لە نزیکەوە بینم یەک دوو جار گفتوگۆمان کردووە بەڵام دوورا و دوور بوو گەورەت کردین. بە با بڵێن مانگرتنە مەدەنیەکە دەست پێەکەم کە بە پامێکی سیاسی مەدەنی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕاستیەکەی هاتە گۆڕێ داواکاریە سیاسی مەدەنیەکە هی شەش لایانی سیاسی مانگرتنێکی سەرتاسەری لێک با بڵێن لێکەوتەوە. ئێوە لە بەدەنگەوە هاتنەکە ڕازین ئەوەی ئێمە دوێنێ بینیمان سەرباری فشارەکان جێڕەزامەندی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە. زۆر سپاس کاگرەندیە بۆ جەنابێت و هاوکاران تامنی زۆر خۆشحاڵم مەمنون لە خزمەتانە تاو جێگایی بەو مانگرتنا گەڕێتەوە ڕاستەکەی ئێمە کاتێکی زۆر کەمان لە بەردەسا بوو. ئێمە شەوی یەکشەمە لەسەر دووشەمە سعاتی 12 شەو ڕاگەیاندنەکەمان بڵاو کردەوە کەی کرد بە 12 بە کاتی ئێران بەیانیەکەی دووشەمە بوو ڕۆژی دووشەمە کردمان بۆ ڕۆژی چوارشەمە ڕۆژ و نیوێ دوو ڕۆژمان بەدەستەوە بوو بۆ ڕاگەیاندنی ئەو مانگرتنە بە نسبەتی کاتەکەی بە نسبەتی هەوڵێک کە بۆی درا بە باوەڕی من خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان جوابیان داینەوە بەدەم بانگەوازەکەمانەوە هاتن و ئەوە طبعاً ئەوەڵ جار نییە کە لە کوردستانی ئێران یا کوردستانی ڕۆژهەڵات مانگرت نەگرێ هەر لە 84 ئێمەوە واتە 2003 یەکەم بانگەوازی مانگرتن لە کوردستانی ڕۆژهەڵاتە
بە کوشتنی گەنجێک بە ناوی شوانەی سید قادری لە شاری مەهاباد کە ئەو کات کۆمەڵە بە تەنیا خۆی بانگەوازەکەی کرد. ئەو مانگرتنێکی زۆر باش و سەرکەوتوانە چوە پێشەوە. دواتر بە ئەدامی چەند تێکۆشەری تر 5 کەس لە تێکۆشەرانی تر کە لەوێ کرا. دواتر بە دژی بردومانکردنی ئۆردوگاکانی حیزبی دموکرات و ئەدامی چەند کەس و لە شۆڕشی ژینایشە چەند جار ئەم مانگرتنانە دووپات بووەتەوە. بۆیە مانگرتن و ئەو شکلە لە خەبات لە کوردستانی ڕۆژهەڵاتە بۆ بە دیاردە، بووە بە دیاردەیە کە ئەمڕۆ کە خەڵکی کوردستان پێی ئاشنان بە سەڵاتیش پێی ئاشنایە. بۆیە بەو نیسبەتەوە مێژوویەکی هەیە. بەڵام ئەگەر بینە سەر ئەم مانگرتنە بە حکمی ئەوەی کە کاتەکەمان کەم بوو و بە حکمی ئەوەی کە دژەکردەوەکانی ڕژیمیش زۆر بوون بە باوەڕی مانگرتنێکی سەرکەوتوانە بوو. شارەکان زۆر بوون. شارەکان هەموو شارەکانی کوردستان میلیتاری کرابوون. لە هەموو شارەکانە هێزی زۆر و زەبەندیان هێنا بوو بە شارێکی وەکو سنە کە مرکزی مەحافزی کوردستانە هەر بە فاسیلەی میترونیوە 2 میتر 1 نەفەر کەسی عسکەریان دانابوو، کەسی ئیطلاعاتیان دانابوو. تەنانەت کەسێکە دەستی بردایە بۆ تەلەفۆنەکەی جیرفانی پێویستە لەگەڵ عایلەکەی خۆشی پەیوەندی بکات، تەلەفۆنەکان لێ ئەستن دیان دەکوت تەلەفۆنە حەق نییە تەلەفۆنەکە دەربێنێت. لە ترسی وێنەگرتن و بینێرن بۆ لایەنەکان. ئەمە کارێ بوو کە کردیان لە پەنای ئەوەدا ئەنتەرنێتیان خاو کردبووە، لە پەنای ئەوەدا هەر لە شەوەکەیەوە لە ڕۆژی پێشترەکەوەیەوە مەحافزی کوردستان کۆمەڵی کەسی خۆ بە دەستەوە دەری بانگ کردبوو کە ئەمە نابێ ئەمانگرتنە ببێت و ئەوان بانگەوازیان کرد بۆ خەڵکیشی تر. شەوەکەیشی ڕایان گەیان بڕیاری لە سێدارەدانی پەخشانی عەزیزی ڕاگیراوە. ڕاست نەبوو نا ڕاگیرا، بەس ئەوەی کە ئێمە داوای ڕاگرتنمان نەکردو، داوای هەڵوەشانەوەمان کردووە. تەنها مەسەلەکە پەخشان و وریشەش نییە. هەر ئێستا 33-34 دانە بەندکراوی سیاسی لە سژنەکانی ئێران لە کوردستان لە دەروی کوردستان لە ژێر چقۆی لە سێدارەداندان. ئێمە داوامان کردووە کە هەر بەگشتی شتێک بە ناوی ئەعدامکردن نەمێنێت. دیاردەیەکی دژی ئینسانیە، دیاردەیەکی نامرۆڤانەیە، دیاردەیەکی سیاسیە بۆ مەبەستێکی دیاریکراو بەکارە برێش. داوای ئەوانەمان کردو، ئەوان وتیان وە دوامان خستووە. معنای ئەوە نیە. لە ترسی چی بوو؟ لە ترسی ئەومانگرت نەبوو. دوای ئەوە ژمارەیەک لە دوکانەکانیان پلۆم کرد، ژمارەیە لە دوکانەکان ڕەنگیان پێداکردن کە ئەوە دوایی بەریانەکرد. هەر ئەمڕۆکە کە دوێنێکە مانگرتنەکە بووە، ئەمڕۆکە لە سنە لە بۆکان لە مەجموعەی لە شارەکانی کە حدودی 20 نەفەر خەڵکیان گرتووە، بانیان کردوون دەستگای ئیطلاعاتیەکانی ئێران، هەڕەشەیان لێ کردوون. بۆیە زەخت و زۆرەکە زۆر بوو، بەس بە نیسبەتی ئەو زەخت و زۆرەیش کە بوو بە باوەڕی من جوابدانەوەیکی باشی دایەوە. هەردوێنێ ئێوارە ئێمە سەعاتی 6 دوانی مەڕۆ ئەو 6 لایەنەی کە بانگەوازی مانگرتنەکەمان کردبوو ستایشی خەڵکی کوردستانمان کرد. بینیم ڕاگەندراوەکەم بینی. چۆن ئەم هەوڵە لەدایک بوو کاک حەسەن؟ و ئەمە یەک دوو ڕاستیەکەی من پێم وابێ زۆر جار بە دەسە جەمعی 2 حزب 3 حزب 4 حزب پێم وابێ داوای ئەم مانگرتنی لەم شێوەیە کراوە، بەڵام ئەگەر هەڵە نەبم بە دڵنیایی و ئێوە باشترەزانن 6 حزب بە یەکجار داوای مانگرتنی سەرتاسەری بکات پێم وابێ نەبووە، وایە؟ بڵێ نا پێشتریش کردومانە هەر لەو ئاستەدا بووە لە جەرەیانی شۆڕشی ژینایە بوو لە ساڵی ڕابردووی شاکە ئەم ساڵیش تەز بوو بە ساڵی ڕابردوو لە ساڵی میلادیەکەی بە ئێمە ئێستا کوونە بە ساڵی هەر ئەم ساڵە لای ئێمە ساڵی لەمتان نەورۆ سەر ساڵە لە ئەو دیو نەبووە بە ساڵ لە سەردەمی شۆڕشی ژینایشە ساڵوەگەڕی شۆڕشی ژینایشە ئێمە داوامان کرد ئەو مانگرتنی شەر جوابی دایەوە عەرزم کردی کە مانگرتنی سیاسی وەک دیاردەیەکی کۆمەڵایەتی بەهێز بووە بە دیاردە بەڵام ئێمە ئەمە لەسەر بەستێنێکی تر کرا ماوەی تقریبەن زیاتر لە مانگی مانگونیوە کە بێت هەوڵێکی چر لە بینی ئەو شەش لایەنەدا هەیە بۆ هاوکاریەکی گشتگیرتر لە هەموو بوارەکانیا لێرە لە باشووری کوردستان لە ناوخۆی کوردستان بۆ ئەوم بۆ باس بکەی بزانم چییە وەزیەتێکە ئەو هەماهەنگیە گشتگیرترە ئەو کارە گشتگیرترە بەڵام پێش ئەوە بە کورتی زۆر جار ئەزانی بە گرنگیەکی زۆرەوە لەم مانگرتنانە ناڕوانرێەوە خەڵکێک هەن یان وایە کاریگەریکی ئەو تۆی نییە دەرەنجامێکی وای نییە تۆ پێم بڵێ وایە یان ئەمە نەخێر هەنگاوێکن ڕاستیەکەی ئەگەر لە چوارچەوەی زانستی کۆمەڵناسیشە لێکی بیتەوە جۆرێک لە کەڵەکەبوون دروستەکە کە ئێوە ناوتان نائیتر بووە بە دیاردەوە پێدەچێ ئەم دیاردەیە
بگا بە شوێنی تر لە چوارچێوەی زانستی سیاسی کۆمەڵناسیە نازانم وایە یان نا. بەتاکید وایە ئەزانی زۆر جار هەر لە زانستی کۆمەڵناسیە بازەوە دەکرێت کە مانگرتن مەکتەبی شۆڕشە، مەکتەبی فێربوونە، مەکتەبی درێژەی شۆڕشە و مەدرسەی ئێمە بەینەکەی پێڵێ مەدرسەی ئینقلابە. انقلاب بە معنای عسکەریەکەی نا، بە معنای جەماوەریەکەی هەڵخوار لە خوارەوە. مانگرتن شێوەیەکە کە ئەتوانێت شێوەکانی کەی بە شوێندا بێت. بە دوای ئەم مانگرتن ئەگەر لە کۆمەلگایکی نسبەتەن ئازادا بوایەتین ئەو مانگرتنای توانی چەند ڕۆژ درێژەی بێت. ئەو مانگرتنای توانی پەلب هاوێ بۆ بەشەکانی تری کۆمەلگا، کرێکاران، خوێندکاران، بۆ هەموو لە ئێرانە استبدادی سیاسی و دەسەڵاتێکی توتالیتێر کە هەیە ئیزن بەوانە نادا. بۆیە مانگرتن زۆر زۆر گرنگە. مانگرتن ناردنەوەی خەڵک بۆ ماڵەوە نییە، مانگرتن بیرکردنەوەیە لە ئیشێکی گەورەتری دەستە جەمعی کۆمەڵ بە تێکڕە. بۆ یەکانی ئەوە ئەرکی حزبی سیاسیش بە دڵنیاییەوە بۆ وەرگرتنی جۆرێک لە فۆرمە لەبوونی با بڵین هەنگاوە سیاسیەکەی دوای مانگرتن و ئەوەی ئاراستەیشی بکە و کاڵێم کۆنتترۆل با بڵین کۆنتترۆل بە معنایی بە ئەرێنیەکەی ئەوەی لە ئاراستە لانەیە. ئەوە ئەرکی حزبە سیاسیەکانەوە لەو بارەی و پرسیاریشمە بێ پێدەچێتتر وردەوردە ئێوە ئەرکتان قورس بێ وەکو حزبەکانی ڕۆژهڵاتی کوردستان دوای ئەم بەدەنگەوە هاتنە باشەی خەڵک لە ڕۆژهڵات. با بچمە دێم و ڕۆژهڵاتی کوردستان و ئێران بەیاننامەیەکتان هەبوو باشە بەڵە سەرکەوتنیە مانگرتنە پەیامێک بوو بۆ ئەوانەی ڕادەی پشتیوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە حزبە سیاسیەکان بەکەم دەگرن. وەڵامەکەتان وەرگرت، خەڵک پشتگیری کردن، خۆتان واڵن، بەڵام بە دیوەکەی ترە پێم وا بێ ئەرکی سەرشانیشتان ئیتر لە مەودووە پێدەچێ قورستر بکە و وەڵامدانەوە کۆمەڵایەتیەکە پێویستی هەنگاوی دیکەی سیاسی لە ئێوە ئەبینێ. لەو بارەیەوە چۆن وەڵامی خەڵکی ڕۆژهڵاتی کوردستانێنەوە؟ باست لە هەماهەنگێکی فراوانتر کرد، ئەوەشم بۆ باس بکە لەو چوارچێوەیە. تاوجێگایی بە ئەو بەشی ئەوڵەکەی دەگەڕێتەوە. ئێمە بەڕاستی ئەوە بڵم کە خەڵکی ڕۆژهڵاتی کوردستان تا ئێستا لە هیچ شتێک کەمیاندانە ناوە. فداکاری لە دڵسۆزی لە بەدەمەوە هاتن نەتەنیا لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵات، تەنانەت حیزبەکانی باشووری کوردستانی و خەڵکی ئێرەش قەرزاری ڕۆژهەڵاتی کوردستان لەو دەور بەتاکید لە بەرچاوتانە ئەو دەورانەی کە ئەو ڕووداوانە هاتووەتە پێشەوە هەر لە 75 تمەشایکە لە 91 تمەشایکە لە ڕووداوەکانی تریشە. ینی ئەو دی و هەمیشە و دایم درگایەن و دڵیان و ماڵیان نیسبەت بەم دی و ئاوەڵە بووە و ئەوەش تەوەقعەیەکە کە ئەمڕۆکە هەیەە نیسبەت بە حزبەکانی ئێرە و دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەگەر مەجال بێت توانین دوایی لەسەری قسە بکەین. تاو جێگایشی بە مەسلەی هاوکاری حیزبەکان دەگەڕێتەوە. من سەرەتا ئەوەش بڵێم کە ئەمە تەنها ئەو 5 حیزبە نییە یا 6 حیزبە نییە لە ڕۆژهەڵاتی کوردستانە، بەتایبەت حیزب و ڕێکخراوی چەپ و ئەو لە ئاستی ئێرانە زۆرن، لەو مانگرتنشا پشتیوانیان کردەوانە غیرە کورد. بەڵێ بەڵێ پرسیار بوو لای من، یعنی ئێمە بەردەوام چاومان لەوەیە هێزە کوردستانیەکان بەیەکەوە کارێکی دیاریکراو بکەن، بەڵام خۆ گرنگە ئێمە لەگەڵ پێکاتەکانی دیکەش بەتایبەت فارسیش، یعنی جۆرێک لە جوڵەی مەدەنی سیاسی هەم ئەوانە بوو هەم لە سزنا هەردوێنێکە لە زیندانەکانی ئێرانە ئەوانیش هاوکات لەگەڵ ئەوە مانگرتنیان بوو بە دەیان ژنی زیندانی سیاسی کە هیچێک لەوانە براوەی سڵحی نۆبێلی ساڵی ڕابردووە ئەویشی لەو کەسانە بوو کە پشتیوانیان کرد بۆ ئەم خەبات و ناڕەزایەتیانی ڕۆژهەڵاتی کوردستان. بۆیە لە کوردستانی ڕۆژهەڵاتە تێکەڵاویەکی زۆر لە نێوان نەتەوەکانە هەیە، لە نێو پێکهاتەکانە هەیە و ئەوە جێگای دڵخۆشیە. ئێمە قەت لەو دی و شاهدی شەڕی کورد و تورک و فارس و ئەوە نەبووین، شاهدی شەڕی دەسەڵاتین لەگەڵ خەڵکی فەقیر و هەژار دەیکە، هەروەکو لەگەڵ کرێکارێکە، لەگەڵ ژنێکە، لەگەڵ ئازادی خوازەکانێکە، لەگەڵ نەتەوە بندەستەکان دەیکە. ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە و زۆر دڵخۆشکەریشە بۆ دوا ڕۆژی خەباتێکە لە کوردستانە هەیە و ئێمە زۆر جا لەسەرەوە تاکیدمان کردووە. خاڵێکی دیکە ئەم ناڕەزایەتی و ئەو مانگرتنی دوێنێکە بۆ ئێمە ئەو جێگایی هەیە کە بزوتنەوەی مەدەنی لە گرنگیەکی تایبەتیدایە، مەسەلەن بە نیسبەتی خەباتی چەکداری کە زۆر جار هێزە سیاسیەکان بەوە دەناسێ. ئەم شەژلایەنەی کە ئێستا هەین هەمووی ئەو شەژلایەنە کە چەکیان هەیە کە لە باشووری کوردستان ئێستا مشکلاتیان بۆ دروست بووە بە نیسبەتی حکوومەتی هەرێم و دەوڵەتی بەغاو ئەوانەوە ئەوە بە جێگای خۆی، بەڵام ئەمە ئەوە نیشان دەدات کە جێگە و پێگەیەکی تایبەتی بۆ خەباتی جەماوەری بۆ خەباتی مەدەنی دائەنرێت
و ئەمە جێ دڵخۆشیە و ئەمە ئەو هیوایەیە کە ئێمە لەسەری ئیشەکەین بەتایبەت وەکو لایەنی خۆمانوکە ئێمە وەکو کۆمەڵە هەوڵە دەین بۆ ئەم مەسئلەیە کە ئەو خەباتەی لە ناو خۆی کوردستانە چاویان لەوە نەبێت کە پێشمەرگە ئەوان ڕزگارەکە بەڵکو خەباتە مەدەنیەکەیشە کە ئەتوانن پێشمەرگە ڕزگار بکە. دوو خەباتی هاوتەری بەیەکەوەیە هەردووکیان پێکەوە کارەکەن با بڵین دۆخەکە بۆ کامیان گونجاو بوو ئەو لە کاتی دیاریکراوی خۆیان ئیشی خۆیانەکە. کاری پێشمەرگانە لە سەروبەندێکی ئاخر و ئۆخری ئەو خەباتەدایە لە کاتێکایە کە دەسەڵات بەرەو ڕووخان دەڕوە دەسەڵات بە تەواوی کز و لاواز بووە لەو کاتەدایە کە هێزی عسکەری یا حیزی پێشمەرگە ئەتوانێت دەور و نەخش بجێڕێ. لێرەش بینیمان لە ئاخرین ڕۆژەکانی ڕاپەڕی نابوو کە هێزە سیاسیەکان تەداخولیان کرد ساڵی 91. ئەمە ئەزمونێکی تەنیا ئێرە نییە، ئەمە ئەزمونێکی جیهانیشە لەو بابەتەوە. بۆیە ئەم خەباتەی دوێنێکە جێگە و پێگەی هەرچی بانتری خەباتی مەدەنی نیشاندا و ئەمە لە عینی حاڵیشا کۆدەنگیەکی دروست کرد، لە عینی حاڵە هاودەنگی دروست کرد لە ناوخۆی کوردستانە. خۆ باسی کۆدەنگی و هاودەنگی و کرد بابی بەسمەوە بە باشووری کوردستان بە هەرێمی کوردستانەوە. حەق نییە ئێمە لە هەرێمی کوردستان کەڵم ئێمە دەسەڵاتدارەکانمان ئەڵێم ئیتر لەبارەی ئەم کۆدەنگیەوە لەبارەی ئەو پەیامەی کوردانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئیستێک بکەن بەرامبەر بە فشارەکانی ئەم ئەخیرە کە لەلایەن ئێران عێراق و حکومەتی هەرێمی کوردستانەوە لەسەر حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەبوو من بەستم ڕاگواستنیانە گواستنەوەیانە بۆ نەتەنیا حەق وایە ئیستێ بکەن حەق وایە پێداچوونەوەی بکەن کە ئەو کارەی کردیان هەڵە بوو. هەرێمی کوردستان بە نیسبەتی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هەڵەی کرد ومێدەوارین ئەو هەڵە ڕاستکەنەوە. ئەوەی کە کرا ئەمە تراژدیای نێوانی ئێران و عێراق بوو کە لە 75 کردیان. ئەمە ئەو تراژدیایەیە ئەم جارە وەختی خۆی لەسەر دەستی دوو دەوڵەتی داگیرکەر کرا ئێستا لەسەر دەستی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی هێزەکانی دەسەڵاتداری باشووری کوردستان لە دژی دۆستەکانی خۆیان کە ساڵهای ساڵ پشتیوانیان بوون دەکرێت. ئەمە قسەیان لەگەڵاکەنم نیگەرانیانەتان پێگەیاندن هەر عینی بە سەراحەتەوە ئێمە ساڵونیوەک لەوە پێش دەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی لێرە دانیشتوین ئەینەوە پێوتمە ئەوە قەراردادی ئەلجەزایرە وتیان ئێمە هەر دۆستین ئێمە خۆن پیان خۆش نییە بەڵام نابێت تەسلیمی ئەو زروفە بووبایەت نابوو تەسلیمی ئەو زەختە بن کە ئێران هێناوێتی عێراق هێناوێتی و دەبوو بەرژەوەندی ئەمدی و ئەودی و کوردستانیان ئێمە پێمان وتمان ئەمە لە دژی ئێوە لە دژی ئێمە نییە پێشە شتێک ئەوان دەیانەوێت نێوانی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات و باشوور تێک بدەن ئەم خەڵکەی کە پەیوەندیەکی خوێنیان بەیەکەوەیە پەیوەندی نەتەوەییان هەیە پەیوەندی هەموو شتێکیان بەیەکەوە حقیقت نیگەرانیەک لەو بارەیەوە هەبوو نیگەرانیەکی کۆمەڵاتی کە پێم وایە ئەگەر هەشبێ ڕەوایە زۆریش بوو ئەو نەگە هەر لە ناو ڕیزەکانی پارتیا لە ناو ڕیزەکانی یەکێتیە لە ناو ڕیزەکانی هێزەکە وە خەڵکی ئاسایی هەر ئەو کاتێک کە ئێمە پەلاماری درۆن دەدرا سەر حیزبەکان بە سەدان کەس بە سیارەکانی و ناتنە بەر بارگاکانی ئێمە وتیان چیتانێ بۆتان بکەین وێ ئەمە حقیقەتێکە و ئێمە داوامان ئەوەیە پێداچوونەوەیکی جدی بکەن لەسەر ئەوەی واز بێنن لە ڕاگوێستنی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان واز بێنن لەو لایەنانی بە ناوی کۆمەڵەوە هێشتانیانەوە بە تەواتی نەخێر ئەو زەختەمان هەر لەسەر ئێمە ئێنە بەشێ لە هێزەکانمانیان بردووەتە ئەوێ بەشێکیکە لەو بارگایەنە بەتە بارگاکانی ئێمە مەدەنین ڕایشمان گەیاندووە نە تەدریبی تیاکرێ نەچێکی تێدایە شوێنی ژیانە ئەزانی ئەمە لە واقعدا تەعریبە ئەمە دووپاتکردنەوەی پرۆسەی ئەنفالێکە کە دەوڵەتی عێراق کردی لە زمانی سەدام حسینە و ئەم تەعریبە ئەمڕۆکە گوندێک سێدانە گوند لە منتەقەی دەوروبەری سلێمانی هەڵک کەندرێ بە پیلان و بە دەسیسەی ئێران و عێراق دەبرێن بۆ جێگایشی دیکە ئەمە بڕیارێکی سیاسیە ئەمە پەیوەندی بە خەباتی چەکداریەوە هەیە ئەنا خۆ فەرقی سوورداش بۆ سنوورەکان نزیکترە تاکو نێ زەڕگوێز و زەڕگوێزەڵە بەس کەوایە ئێمە داوامان ئەوەیە کە ئەمە ڕابگیرێ و ڕوومان لە یەکێتیە ڕوومان لە پارتیە ڕوومان لە حکوومەتی هەرێمە و ڕوومان لە خەڵکی تێکۆشەر و خەباتکاری باشووری کوردستانە نێڵن ئەم پرۆسەیە ئیدامەی بێتونی بەنە پێشەوە. سپاس دەکەم ناوی هەڤاڵ حەسەن دێمە وڵات بمبورە کاتم با بڵێن زۆر ڕامگرتی ئەمانەی هەمووی کە لە باری ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و باسمان کرد لە چوارچەوەی گۆڕانکاریەکانی ناوچەکە و فشارەکانی سەر ئێران ڕاستیەکەی گفتوگۆمان لەبارەوە کرد ئێران لە ڕووی استراتیژیەوە لە ناوچەکە بە دڵنیایی شکستێکی خواردووە و بە نزیکەی براوەتەوە نێو سنوورەکانی خۆی ئەکرێ ئێمە شاهیدی گۆڕانکاریکی دیاری کراو بین لە ناو سنوورەکانی ئێرانی شاجا لە چوارچەوەی هاوکێشە سیاسیەکان و
با بڵێن پێدراوە سیاسیەکان نابێ لە چوارچێوەی جوڵێکی دیاریکراوی هێزەکانی ئۆپۆسیۆن نابێ کە سەرباری ئەوەی ڕاستیەکەی شتێک لەباری ئۆپۆسیۆنی ئێرانەوە بگوترێ جا نازانم ئێوە بگرێتەوە یان نا بنزیکەی وا بدێتە بەرچاو ئۆپۆسیۆنێکی بێ ئەلتەرناتیڤە تا ئێستا کاڵم بێ ئەلتەرناتیڤ لە چوارچێوە استراتیژیەکەیە ئەکرێ ئێمە لە ناوخۆ ئێران شایدی گۆڕانکاریی دیاریکراو بین ئێران بەردەوام لە حاڵی گۆڕانکاری هەیە لە ئێرانە یەکێک لە تۆتالیتێرترین دەسەڵاتەکانی ئاینیە بە نسبەتی ژنانەوە ئەوەی کە ئەمڕۆکە هەنگی بە کۆماری ئیسلامی هەڵچنیوە خەباتی ژنانە ئێوە تەماشا بکەن مەسەلەن هەر ئەوەی کە لە شەقامەکان ئاگوزارێ لە زانکۆکان ئاگوزارێ لە سزنەکان ئاگوزارێ لە تەنانەت بێ حرمەتیکردن بە ئاخوندەکان ئاگوزارێ هەمووی ئەومان پێ نیشان دەدا ئەگەر کۆماری ئیسلامی یەکەم مێخی دەسەڵاتدارەتی خۆی لەسەر ژنان کوتی لە ئێرانە ئەمڕۆکە ئەوە ژنانن کە پێش قەراوڵی ئەو خەباتە نەدیژی کۆماری ئیسلامی خەباتی نەتەوەکان بۆ ئازادی خۆیان خەباتی کرێکاران بۆ مافەکانی خەباتی خوێندکاری کاکڕنج بڕوان پێ بکە ئەو قسانەی کە ئەمڕۆکە لە ناوخۆی ئێرانە کە خەڵکی خوێندکار خەڵکی زانستکار خەڵکی مامۆستای زانکۆیکەن ئێمە ئۆپۆزیسیۆن لە دەرەوە نسبەت بە ئێران نایکەین ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیە کە کۆماری ئیسلامی گڵۆڵی کەوتوەتە لێژی کۆماری ئیسلامی ئەمڕۆکە کۆماری ئیسلامی پارەکە نییە کۆماری ئیسلامی نەتەنیا بڵێم ساڵەکانی سەرەتای هاتنە سەرکاری ئەوانە بۆیە کۆماری ئیسلامی ئەگەر لە دوو قەیرانە دەست و پەنجە نەرمەکدانێکی دەرەکیە لەگەڵ دنیای دەرەوە بە سازش دەگات بەڵام لەگەڵ خەڵکی ئێران بە سازش ناکات بۆ ئەوەی کە هیچی پێنیە بۆ خەڵکە ئابووری ئێران داڕماوە هەر ئەو ڕۆژەی کە ترامپ هاتە سەرکار و ئەو وانەکانی ئیمزا کرد 3,000 تمەن 4,000 تمەن لە پارەی ئێرانی هاتە خوارەوە قسە لەوە دەکرێت تاکوونێ دەگاتە نەورۆز نزیکەی 15% دیکە دراوی ئەم وڵاتە ئەتباری خۆی لە دەست دەدات بێکاری لەو پەڕی خۆیدا لەگەڵ هەر کەسێ قساکەی دەڵێ ئەمڕۆکە لە ئێرانە چاوکەوتن بڕێ خواردنی باش لە میوە و گۆشت و چیچوە بووە بە ئارەزوو کۆماری ئیسلامی ناتوانێت جوابی ئەمانە بدات و کۆماری ئیسلامی تووشی فەساد و گەندەڵیەکی بەرینە کە ئەم گەندەڵیە لە ناو دەستگاکانی خۆیەتی سەرچاوەکەی سوپای پاسدارانە ئیتباعاتە باشە هەڤاڵ حەسەن یعنی دۆڕانێکی استراتیژی لە دەرەوە ئەم دۆخە نابوتە لە ناوخۆی ئێرانە بەڵام لە بەرامبەری شاوەکو باست کرد ئەوەی خەڵکەکە لەباری ڕژێمەوە ئەیڵێ ئێوە وەکو ئۆپۆسیۆن نایڵێن ئەمە هەویرێکی باش نییە ئێوە وەکو ئۆپۆسیۆنی کوردی کوردستانی لایەنەکانی دیکە پێکاتەکانی دیکە وەکو ئۆپۆسیۆن بیکەن بە بەرمەبنایی با بڵێن پرۆژێکی سیاسی جوڵێکی سیاسی بۆ ئەوەی شتێک لە ناوخۆی ئێرانە بگۆڕێ خۆ من نەزانم بۆ شتێکی ئاوا پێویستان بە پێویستی باڵین پێویستان بە پشگیری نێودەوڵەتی هەیە ئەوەش پێم وابێ شتێکی قورس نابێت دەستی بخەن زانی کاگڕنج ئێمە لە کوردستانە ئۆپۆزیسیۆنی ناسراومان هەیە ئۆپۆزیسیۆنی جێسی خەمان هەیە ڕاست و چەپی ئەو کۆمەلگایە دیارە خەڵکەوانە دەزانێت بەڵام لە ئێرانە ئێمە ئەومان نییە لە ئێرانە ئەوەی کە هەیە ئەو ئۆپۆزیسیۆنە مەسەلەن هیچێک لەوانە کوڕی شایە هەتا سەر ئێسخان شوێ نییە هەتاکوونێ سەر ئێسخان دژی باوکی و باوە گەورەی هەردووچیان بەیەک و هەر جەمهوری ئیسلامی لە داوێنی ئەوان کەوتوێتە خوارەوە خەڵک ئەمڕۆکە ئەوە دەزانێت سیقیان بەوانە نیە ئۆپۆزیسیۆنی بەشێکی ترێتی کە ئیسلاحخوازەکانن کامڕۆکە بوون بە ئۆپۆزیسیۆن ئەوانە ئێستش پایکیان لەناو دەسەڵاتایە ئەوانە حەول نادەن ینی ئۆپۆزیسیۆنێکی یەکگرت و ئەلتەرناتیو ئێستا لە ئێرانە لە بەرابەر کۆماری ئیسلامیە شقلی نەگرتووە کوردستان بە تەنیا ناتوانێت ئەلتەرناتیو بێ بە زۆر جار ئێمە ئەومان وتووە نابێ کوردستان بچێتە شەڕی مانوونەمان لەگەڵ کۆماری ئیسلامی بە کوردستان ناکرێ هەروەکو لێرەش وەختی خۆی خۆ قەناعەتت بێ قسێکی زۆر باشت کرەزانی بۆ یەکێک لەو پرسانەی ئەمیست لەگەڵ تا باسی بکەم هەرچەنە کاتم زۆر کەمە ئەنی ئێمە کورد ئێوە لە ڕۆژڵاتی کوردستان یعنی لە هاوکێشەی سفریان لەگەڵ دەوڵەتە من وا دێتە بەرچاوم ئەنی یا سڕینەوە یان من یان تۆ ناکرێم هاوکێشێ لە بینی هێزەکانی ڕۆژڵاتی کوردستان و دەوڵەتی ئێرانیا سەرباری قورسیەکەی ئەزانم چ دەوڵەتێکە بگۆڕێ هیچ ئەگەرێکی گۆڕانی ئەم هاوکێشە سفریە هەیە با ئەگەری ئەوە هەیە یەکێ لەو ئەگەرانە هەر ئەو هاوپشتی و هاوخەباتی بزوتنەوەی کوردستان لەگەڵ بزوتنەوەی دەروی کوردستانە هاوخەباتی لەگەڵ بزوتنەوەی بەشەکانی تری کوردستانە ئەو دابڕانانەی کە هەیە ئەو جیاوازیانە و ئەو ناکۆچیانەی کە لە بینی باشوور و باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و ئەوانەیە هەیە ئەمانە بۆ خۆی بەجێ ئەوە
ئەتوانێت هاوکاریەکی ناوچەیی لە بینی خەڵکی کوردستانیشا دروست بێ بە نسبەتی ئێمەوە ئەتوانێت ئەو هاوکاریە لەگەڵ هاوخەباتەکانمان لە سەرتاسەری ئێرانیشا دروست بێ هەموو خەڵکی ئێران شوێنی نین هەموو خەڵکی ئێران دژی مافەکانی خەڵکی کوردستان نین خەڵکیکی هێزگار زۆر باشی تێدایە بەتایبەت بەرەی چەپ و ئازادی خواز و سکۆلار و ئەمانە ئەو بەشەن کە پشتیوانی لە بزوتنەوەی کوردستان دەکەن تەنهاوێ ئێوە پێویستان بەوەیە زیاتر قسە لەگەڵ یەکتریا بکەن پەیوەندی زیاتر دروست بکەن و استراتیژێکی دیاریکراوی ڕوون بۆ کوردستان و ئێران هەبێ وەختی ئەلتەرناتیڤەکەی یەتکە ئەوە زۆر ڕاستە بەڵام هێزە سیاسیەکانی کوردستانیش نەدەبێ هیوایان بە کوڕی شا ببێ چون ئەزمموی عێراق پێی نیشانداین تازە شانایەتەوە سەرکار ئەزمموی ئەفغانستان پێی نیشاندانی شاکان نایەنەوە سەرکار دەبێت لە فکری شتێکی ترابین کە بۆ داهاتووی خەڵکەکەی خۆمان بێ تاکوونە بۆ داهاتووی دەسەڵاتدارانێکی لە دەسەڵات زۆر حەزەکەم لە بەرنمەیەکە باسی ئەو شتی ترە لەگەڵ تۆیا بکەم بۆی بزانم ئەکرێت چی بێ و چۆن هەڤاڵ حەسەن هیچی دیاریکراو هەیە لەبارەی ڕۆژاوای کورسانەوە بیڵی چونەتە ناو باڵێن دۆخێک وە قۆناغێکی گرنگەوە هەم مەترسی سەربازیان لەسرە هەم چاویشیان لە پرۆسێکی سیاسی دیاریکراوە من بە حکمیەوەی بەرنمەکە خەریکە جەناب بەرنمەکە جەنابەوە بێ دەمێت دووسێش چەند خاڵێک بڵێم کە بەلای منەوە گرینگە کە کات ببێت لە وەختی شیکە یەکێکی ئەوەی کە بە باوەڕی من ڕۆژئاوا هێزەکانی دەسەڵاتداری ڕۆژاوە حەسەدا لە دوو بوارە دەبێت ئیش بکەن یەکێکی بواری دیپلۆماسیە لەگەڵ ئەو دەسەڵاتە تازەی کاتوەتە سەرکار بە هەر میزان بتوان ئەو دیپلۆماسیە درێژ بکەنەوە بە قازانجییانە چون ئەم دەسەڵاتی کە ئێستا ئاوا نامێنێ یا بەلای تورکیا زیاتر دەشکێتەوە یا بڕێک زۆرتر لە دۆزی ئیسلامیەکەی لێکەمەکەنەوە بۆیە بەو میزانە کە بتوان دیپلۆماسی بکەن و بتوان خۆیان ڕاگرن ئەوە گرینگە دوو هەمی ئەوەیە لە بەرابەر تورکیەدایە بە هەر میزان لە بەرابەر تورکیەدا خۆڕاگری بکەن کە کردویانە تا ئێستش بەسمەوە نێنیان کردووە ئەوە خاڵێکی گرنگە خاڵێکی تر دووفاقی ئەمریکایە کە لە ڕۆژاوایە دەیکا ئەمریکا لەولاوە هێز و تەقەمەنی دەنێرێ بۆ هێزەکانی ڕۆژاوە بەڵام لەولایشەوە بە تورکیە ناڵێ بۆچی بردومانەکەی بەری تورکیە ناگرێت لەو جینایەتانەی کە خەریکە لە ڕۆژئاوایە دەیکا ئەمریکا توانێت ناوچەی دژەفرین دروستکە ئەمریکا توانێت لە ناتۆیە بە تورکیە پێ بربەست بکە ئەوانەش ناکە خاڵێکی تر بە باوەڕی من ئەو پشتیوانەیە نێونەتەوەیەیە کە لە ڕۆژاوا هەیە ڕۆژئاوا دەبێت ئەوە درێژە پێ بدات 13,000 گیانبەختکردو لە ڕۆژاوایە هەیە 4 تا 5,000 غەیری کووردە و ئەو ڕۆحی هاوکاریەی کورد و تورک و نەتەوەکانی تر کە لەوێدا هەن کەمایەتیەکانی تر هەن ئەمە گرینگە ڕۆژاوە دەبێت ئەمە پارێزێ زۆر بە کورتی ئەو پشگیری لە وڵاتانی ڕۆژاواوە بە تایبەت ئەوروپیەکان ئێستا بۆ ڕۆژاوای کوردستانیە بینین هەستەکەی استراتیژیە بە کورتی پێم وابێت لە نانی شەو پێویسترە چەند استراتیژیە ئەو خەڵخۆ ئەوە ئەوان بەرژەوەندی خوانیان دەوێت بە نسبەتی دەوڵەتەکان و بەرژەوەندە بە نسبەتی خۆبەشەکانەوە استراتێژیە چرایکی ڕوون ئەبینن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوان هاتوو خوانی بۆ بەکوشت دەدەن بەڵام دەوڵەتەکان سیاسەتەکەن بەرژەوەندە پێشەوەی هەموو شتێکە بۆ زۆر ڕوونە حەسەن ڕەحمان پەناندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە گەلێک سپاس دەکەم دەستت خۆش بێت.